وانەزانن من بەناو لایەنێکەوە لێرم بەناو هەموو کوردستانەوە هەموو ڕەنگەکان هەمیر و بەرگوتونەکان هەر کوردێک ئێمە کوردین کوردایەتی کۆمان دەکاتەوە و ئەم حزبانەی خۆشمان هیوادارین هەموو هەوڵیان هەموو کۆششیان لە خزمەتی کوردایەتی و کوردستانە بێ بژی کورد و بژی کوردستان. هەڵوێستی مامۆستایانی ئاینی لە شاری کەرکووک هەموو کات و هەموو ساتێک جوانمێرانە و جوان بووە لە پێشەنگ بووە. ئێمە خاوەنی مامۆستا مەلا ساڵحین چاوێکیان چۆر کرد لەبەر کوردایەتی. ئێمە خاوەنی مامۆستا مەلا عارفی لە فرقەی خوان تەرحیلیان کرد لەبەر کوردایەتی. ڕێبازی مەلایەتی واتە ڕێبازی کوردایەتی لەگەڵ لە نیشتیمان پەروەردی و لە کوردایەتی بۆیە پێویستە هەموو مامۆستایانی ئاینی هاوپیشەم هەموویان لە خزمەتی کوردایەتی بن کورد و لەگەڵ موسڵمانێتی بە حەیاتی لێکجیانە کردوێتەوە و هەروەها لە دوانەیەکن لێکجیان ناکرێتەوە هەر بەیەکەوەن بۆیە پێویستە هەمومان یەک بین و بۆی کەوا کوردستانێکی ئاراممان هەبێ لە هەر چوار پارتی کوردستان. داواکارت چیە لە مامۆستای ئاینی کەرکووک؟ داواکەمە مامۆستا ئاینیانە ئێمە خاوەنی مامۆستا مەلا عارف و شێخ تەها و مامۆستا مەلا حەمەد ئەمین و ئەم هەموو پیاوە گەورانین ئێوە هەردەم لە پێشەک بوونە بۆ کارە چاکان بۆیە پێویستە مامۆستایانی ئاینی لە کوردەواری خۆمان ئیسەر بە جوامێرانە و بە کوردانە بێن ئیشی خۆیان کرد هەم لە میحراب و لە مزگەوتە ئیشی خۆمان بکەین هەم لە کوردایەتی و لە نیشتیمان پەروەریشایە هیوادارم مامۆستایانی ئاینی بێنە ئەم مەیدانی جوامێرێتی بۆ کوردایەتی و بۆ موسڵمانێتی. لێرەوە پەیامی من ئەوەیە کە کۆبانێ بە تەنیا نییە لە کەرکووکی کوردستانەوە لە کەرکووکی بابە گورگڕەوە پەیامێک بۆ دوژمنانی گەلی کورد دەنێنیت کەوا کۆبانێ و قامیشن و حەسەکە بە تەنیا نییە ئەمڕۆ هەر چوار پارچەی کوردستان لەگەر ئەواندایە. ئێمە هەر لە سەردەمی شۆڕشی شێخ مەحموودی حەفیدەوە لە سەردەمی سمکۆی شکاکەوە لە سەردەمی شۆڕشی قازی محەممەدەوە هەر هەموو شۆڕشەکان هەتا ئەمڕۆ بە گیانی جەمفیدایی و بەرخودان داکۆچیمان کردووە لە پێناوی خاچی کوردستان. ئێستاش برایانمان لە ڕۆژاوا تاکیدەوە بزانن کە بە تەنیانین هەر هەمومان پێشمەرگەین و دەنگمان لەگەر دەنگی ئەواندایە بە حەولی قووەتی خوا سەرکەوتن بۆ کوردستانە بۆ گەلی کووردە. لێرەوەش پەیامێکم بۆ هەموو حیزبە کوردستانیەکانەیە کە ئەمڕۆکە هەلێکی مێژووی بۆ گەلی کورد هاتۆتە پێشەوە پێویستە هەمومان ئەو هەلا لە یاد لە دەست نەدەین و لە چیسی نەدەین هەمومان بە گیانی برایەتی و تەبایی و پێکەوە ژیان گەلی کورد هەر هەمووی یەک بگرێ سەرکەوتن بۆ کوردستان بۆ گەلی کورد یانمان یان نەمان.